کێشە و شەڕ لە نێوان بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی دروست بوو. مشکلەی بەغا بە گرژی و بە شەڕ و بە عیناری چارەسەر ناکرێت. خۆتان کاک بافڵتان بینیوە ئاوڕێنەوە لە پرسێکین لە بەغایە. ئەوەی چاوەڕوان دەکرا ڕوویدا. دوجار بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی ڕوبەڕووی یەک بوونەوە و کێشە کەوتە نێوانیان. بەپێی زانیاریەکان لە چەند ڕۆژی ڕابردوو کێشە و دەمەقاڵەیەکی تند لە نێوان بافڵ تاڵەبانی و قوبات تاڵەبانی دروست بووە. ئەمەش بەهۆیەوەی بافڵ تاڵەبانی نایەوێت جارێکی دیکە پۆستی سەرۆک کۆمار بە لەتیف ڕەشید بدرێتەوە و قوبات تاڵەبانی پشتگیری مانەوەی دەکات. ماوەیەکە قوبات تاڵەبانی دەستی لە دەستی شاناز ئیبراهیم ئەحمەدی پوری ئاڵاندووە و بەیەکەوە کار بۆ مانەوەی لەتیف ڕەشید لە پۆستی سەرۆک کۆماری عێراق دەکەن. ئەمەش پێچەوانەی خواستی بافڵ تاڵەبانیە، بۆیان ناکۆکی لە نێوانیان دروست بووە و کێشەکە گەورە بووە. بافڵ تاڵەبانی لەسەر ئەم بابەتە گوتوویەتی ئێوە دەتانەوێت بەمانەوەی لەتیف ڕەشید یەکێتی زیاتر لاواز بکەن، چونکە لە ماوەی ڕابردوو سەرۆک کۆمار یەک شتی لە بەرژەوەندی کورد نەکردووە و خۆی و کوڕەکانی هەر خەریکی بازرگانی بوونە، بۆیە چیتر ڕێگا بەم کارە نادەم. ئێستا لەسەرم بابەتە شێوی کەوتووەتە نێو بنەماڵی تاڵەبانی. بە جۆرێک قوبات تاڵەبانی لەگەڵ شاناز ئیبراهیم ئەحمەدی پوری بەرەیەکی لە دژی بافڵ تاڵەبانی برای و سەرۆکی یەکێتی دروست کردووە و چاوەڕوان دەکرێت لە چەند ڕۆژی داهاتوودا کێشەکان زیاتر بتەقنەوە.